ماوەی 16 ساڵە خەڵاتی ماملێ وەک هێمایەکی ڕێزلێنان دەدرێتە هونەرمەندانی کورد و ساڵانە پێشکەش دەکرێ و ئەم خەڵاتە دەبەخشرێتە یەکێک لە ئەو هونەرمەندانەی کە ساڵانێکی زۆرە لە بوارەکەی خۆیدا خزمەت دەکات. خەڵاتی ماملێ بۆ ساڵی 2025 پێشکەشکرا بە یەکێک لە تەنبور ژەنە بەناوبانگەکان کە ئەویش عەلی ئەکبەر مورادیە کە یەکێک لە تەنبور ژەنەکانی شاری کرماشانە و ئەم ساڵ لە پرۆگرامی کورتساد مەگەزین ڕۆژێک ئامادە بوو لە لای ئێمە و هەروەها بووە خاوەن خەڵاتی زێڕینی بلا و بە هەردوو زمانی فارسی و کوردیش گۆرانی و تۆ بەڵام بەشێکی زۆر لە بەرهەمەکانی مۆزیکن و تایبەت بە مۆزیکی تەنبورن. قسە و باسی زیاتر هەم لەسەر با بڵێین چالاکیەکە و لەسەر ناوەندەکەکەم لە ئێستادا دواتر واتە دوای هەواڵەکە دێمەوەلاتان قسە لەگەڵ وریا ماملەیەکەم کا بەڕێزیان نووسەر و هەروەها کوڕی هونەرمەند ماملەیە لە سەر بەڕێوەچوونی چالاکیەکە و خەڵاتەکەی ئەمساڵ. خەڵاتی ماملێ وەک هێمایەکی ڕێزلێنان لە هونەرمەندانی کورد بۆ ماوەی 16 ساڵە لەلایەن ناوەندی ماملێوە چالاکە و هەموو ساڵێک پێشکەش بەو هونەرمەندە ماندوو تێکۆشەرانە دەکرێت کە لە خزمەتکردنی هونەری کوردیدا شوێنیان دیارە و کارتێکەربوون و گەشیان پێداوە. ئەو ناوەندە وەک لە پێناسەیەکیدا هاتووە بێلایەنە و سربەخۆی لە بواری ماڵی و مادیەوە شانازی بەخۆیەوە دەکات کە پشتی بە ئەرکی خۆی بەستووە و هەروەها لە بواری معنەویشەوە قەرزارداری هەموو دڵسۆزانی میلەتەکەیەتی. لە ماوەی ساڵانی پێشوودا لە هەر چوار پارچەی کوردستاندا مامۆستایان و هونەرمەندان، میوزیسیان، قالەمەڕا، ئەندریاس ئیسرائیل خەمۆ، باکووری، عەباسی کەمەندی، عەزیز شارۆخ، ناسڕی ڕەزازی، زۆزان، تیپی مۆسیقای سلێمانی و مامۆستا مەزهەری خالەقی، جەلیل خەمگین، حوسێن سەفا مەنێش، محەممەد ڕەزا دارابی، دڵشاد سەعید، کاوە فەقێزادە، شڤان پەروەر ئەو خەڵاتەیان پێشکەش کراوە. لە درێژەی چالاکی ساڵانەی ناوەندی ماملێ بۆ دەستنیشانکردنی هونەرمەندی ساڵ بڕیاردرا کە خەڵاتی ساڵانەی ماملێ بۆ ساڵی 2025 پێشکەش بە هونەرمەند عەلی ئەکبەر مورادی بکرێ. عەلی ئەکبەر مورادی لە ڕێکەوتی 15 ڕەشەمێ لە ساڵی 1336 هەتاوی واتە دەکاتە 6/1958 زاینی لە گوندی بانزلانی ئێلیگۆران لە شاری دالاهۆی پارێزگای کرماشان و لە بنەماڵەیەکی کوردی یارسان لەدایک بوو و باوکیان بەکاری وەرزێری و کشت و کاڵیەوە سەرقاڵ بۆ ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری میوزیکە.